ساعدني بالبنك. کەس پێشەمە دابەزی؟ توانێ ئەڵم خەڵکی پێشۆ داوازێ ئای دەست خۆش. لە پشت کاگاری. لە پشتمان خەڵەکە بوو؟ ئەی بەڵێ هەروەڵانە فەرایسە داوەزی دانێ ڕای ساگەورێن وڵی دەست خۆش جۆمپل لە جەماعەتیمە جوانتر بوو. بەجددی جۆمپ زۆر زۆمیمە زۆر. بڵێ یاڵە جەماعەتەکە حازرن با بڕۆین. حازرن پیشەکەم نیست. حازرین. فیشەکی چی دێ؟ أوه. وەرە 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 ڕقم چەندی؟ هەلە بیدا بڕاگرە لەو خانە زەردام. ئۆهۆ جێ لەم چوار کەسن یەک جەمپی کرد بژی مەحاولەکە نەم وەرنە ژوورەوە. ژین دەستان خۆش. خوش وەڵا جەماعەت ینی جەماعەتی لایڤی لە لایڤەکە خۆمان بەقوترن. اللي تفكر کۆرە دڵی دڵ بەس لەو لاش خەڵکی تێدا ئاگدار بن. لەو بەرش خەڵکی لێ ئاگدار بن. كوبي زياد نيست. مش كردن كاغاري. جەماعەت بە زۆرنە پێش. بابزم لسر سري كاغاري. بژین یەک لە دەرەوە بوو ئەوتان کوشت. كشتم. ئێ دەست خۆش بوو.
وەرنەوە بەریزادەی سیارەی لێە دۆپەکە بەرامبەر خۆمانە بژین کاگاری زەما دوێرنەوە نزیک یەک لێرن خەڵک باشە Enemies ئاگادار بن ahead! بژین دەکەم دەکەنەوە دەست بڵاو تا سوکادەشتاوە یەک کەسما ئەدە جەماعەتەم گە بە خۆتان دەزان ئاخیر کیڵمان چییە؟ تاوە طابعاً بژی دەست خۆش دەست خۆش دەستان خۆش